عزیزانم خۆشەویستانم سڵاوتان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان لەسەر بابەتی بۆ نەتەوەیەکان لە نێوان بە حیزبیکردن و بە نیشتیمانی بووندا بینەری پرۆگرامەکەمان بن فەرموو کاک پشکۆ ئەتوانی وەڵامی پرسیارەکەم بێتەوە. لە ڕاستیە ئێمە لە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و خەڵکی ڕۆشنبیر و ئەوانە کە دژی بە حیزبیکردن مەبدەئەن دژی بە حیزبیکردین ئەگەر هەموو حیزبەکانی هەڵەبژایەتی بۆ من منت بۆێنمەوە لە ئامادەکاری یادی هەڵەبجەیە ئێمە داوت کرابووین من پێشنیارم کرد کە لافیتەی حیزبی لە هەڵەبجەیە کەس هەڵی نەواسێ بەڵام ئەو دیارێکیەوە پشتگیری نەکرد ئێمە پێشنیارمان کردووە کە دەستی حیزب لە میدانە دوورخینەوە ئێمەین ئەمانە دووریخینەوە ئەگەر گۆڕان و ئەگەر هێزەکانی کەشبیانەوە یاد بکەنەوە یادمان هەیە بکەینەوە کەسی یەکەمی بزوتنەوەی گۆڕان من لەوانم کە دایم پێم وایە سەرکردەی سیاسی پێویستی بەوەی ڕخنەی لێ بگری وەلی بدەی بۆ ئەوەی هەڵەوکەم و کورتەکانی ڕاستکەیتەوە بەڵام لێرە ڕاستێکە بێ بێڵێم ئەگەر کەسێک زۆر مافی ئەوەی هەبێ باسی ڕاپەڕیم کە نەوشا مستەفایە بەڵام کاتێک کە باسی ناکەم مەبدەئی گۆڕانە بۆ ئەوەی کە ئەم یادانە بە حیزبی نەکەین هیچ کەسێک لە پێش نەوشا مستەفا نییە هیچ کەسێک لە پێش نەخشە داڕێژەی ڕاپەڕینی نەوەتویە هەموو کەس زانێکی کاک فازلیان کە خەڵک زانێت کێ لەکوێ بوو شێ لەکوێ نەبوو ئەمە حقەتێکە ئەمە حقەتێک باسی بۆنەی نیشتیمانیەکەین بۆنە نیشتیمانیەکان لای ئێمە بۆنەی نیشتیمانی هەموو خەڵکی کوردستان لای ئێمە هەر حیزب بۆ خۆی ڕەمزی خۆی هەیە قابلی ڕێزلێکردنە سۆسیالیست بگرە شەهیدی هەیە ڕەمزی هەیە کۆمەڵی ئیسلامی بیگرە هەیەی پارتی دیموکراتی کوردستان بیگرە هەیەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی تۆ بزوتنەوەی گۆڕان هەیەی ئەمانە هەمویان خاوەنی ڕەمزن ئەمانە پێکەوە ڕەمزێک پێکەن بوونەتەوەکەی ئێمە بەڵام ئیشکالی ئێمە لەم وڵاتەیە کەسێک ئێوێ وێنەکەی خۆی لە هەمووێنەی هەموو کەس گەورەتر بێ کەسێک ئێوێت کارکتەرەکانی خۆی کارکتەری یەکەمینی وڵاتە بن ئێوێ بە هەموو خەڵک بڵێ تۆ سفری بەڵام منم خاوەنی ئەم سفرەیە منم خاوەنی ئەم نیشتیمانە منم هەموو ئینجازەکانی ئەم وڵاتە ئەگەر تا نەگەینەوە خاڵی یەکتر بخوێنینەوە ڕەمزەکانی یەک بە ڕەمزی ئەم وڵاتە سیر بکەین ئەگەر سەیری ئەمریکا بکەین بەڵام کاک پشکۆ تێبینی لەسەر گوتاری ئۆپۆزیسیۆن بۆ ڕخنەگرتن لە بە حیزبیکردنی یاد و بۆنە نیشتیمانی نەتەوەیەکان ئەو ڕخنەی ئاڕاستاکرێ کە ئەم ڕخنەگرتنیان لە دەسەڵات لەبەر ئەوە نییە کە ئەمان ئاەوێت ئەم یادانە بە حیزبی نەگرێت بە دلیلی ئەوەی خۆشیان ئەیکەن و پۆستەری حیزبی هەڵەواسن وی ئەلامیان نەخەنەکار بۆ بە حیزبیکردنی ئەم یادانە لە مەکۆکانی خۆیانە ئەم یاداکەن مکۆکانیان ئەڕازێنەوە بە لافیتاتی حیزبی و ئاماژەی حیزبی کە باسی بۆنە نیشتیمانی و نەتەوەیەتەکانەکە بەقەت ئەوە ئەیانەیە پشکیان لەو بە حیزبیکرد نابێ و ئەوانش تەوزیفیکەن بە کانزاجی سیاسی کاگمەدیاتکردنەوە لە ماڵی خۆت لە مەکۆی خۆت لە بارگەی خۆت ئەمە هەستکردنە بە مەسئولیت بەرامبەر بە یادێک بەرامبەر بە کارەسات بەیارمەتی خۆت بەڵام کاتێک بۆنەیەک ناوەی بۆنەی نیشتیمانی لە هۆڵێکە بە ناوی حکوومەتەوە ئەکرێ کارەکتەرە سیاسەکانی حیزب پیاده دەبین و ئەوان وتاریان وتارەکانی پشتی وتاری حکوومەت ئاراستەکەن و ئەوانن داڕێژەری هەموو پلانەکان و ئەوانن لە پشتی هەموو یادەکانەوە ئەمە ئیشکالی ئێمە پێمان باشە پارتی لە بارگەی خۆی یادی بکاتەوە ڕێزی لێ بگرێ پێمان باشە یەکێتی بیکا پێمان باشە حیزبەکانی کە بیکەن بەڵام کاتێکە حکوومەت یاخود لژنەیەکە لەو لژنانەی کە هەڵسن بە مەراسیمانە لە هۆڵێکە لە جێگایەکە یاد دەکەنەوە ئەمانەوە ڕەنگی حیزبی پێوەنیشێ وێنەکانی ساڵی ڕابردوومان بۆ نەورۆز لە بەرچاوە وێنەکان یادی ڕاپەڕینمان لە بەرچاوە وێنەی ئەم ساڵمان لە بەرچاوە کە یادێکی میابەرانی هەڵەبجە یادێکی ئێجگار گەورەیە بەڵام زۆر بەداخەوە سەرۆکی هەرێم ئامادە نییە سەرۆکی یەکەمی حیزبەکان ئامادە نین لەسەر ئاستی عێراقا بەڕێز ئەمبار حەشیم هاتووەکە کەمترین کورسی هەیە لە پەرلەمانی عێراقا بۆ نەتانتوانی مالکی داوەتکەن بۆ نەتانتوانی سەرۆکی پەرلەمان داوەتکەن بۆ نەتانتوانی وەزیری خارجی عێراقی ئێمە بێتەوە چی کراوە بۆ ئەوەی بۆنە نیشتیمانیانە بکەین بۆنێکی گەورە لەسەر ئاستی جیهان چی کراوە بۆ ئەوەی ئەم بۆنانە بم بچوشێنە یاڵینەوە بۆنەکان ئەوەنە لۆکاڵی کراون ئەوەنە بچوو کراونەوە لە ڕاستیە کە سوکاری شەیدەکان خۆ هەست بە ئازارەکەن خەڵکی ئەم وڵاتە هەست بە ئازارەکە ئەنفال تەماشا بکە ڕێکخراوێکی ڕێکخراوی کۆمەڵی داخۆشیکردن لە کەسوکاری ئەنفالکراوەکان حیزبێکی باڵادەستی ئەم وڵاتە چووە ڕێکخراوێکی دروست کرد بە ناوی ڕێکخراوی 14/4ەوە لە ناو کۆمەڵی قوربانیانی میابەرانی هەڵەبجەیە حیزب لیستی هەیە بۆ انتخاباتی ناو ڕێکخراوە تەنانەت حیزبانە ڕێگەنیان ڕێکخراوێکی هەیە بە داخۆشی لە کەسوکاری قوربانیەکان بکات ڕێگەنایان ئەمانە یادی خۆیان بکەنەوە ڕێگەنایان تعبیر لە خۆیان بکەن بە جۆرێک احتیکاری ئەم نەوعە لە یادکردنەوە ئەم کەسوکاری شەهیدانە ئەم مەراسیمانە کراوە لە ڕاستیە خەڵکی کوردستان بێئومێدە لەم جۆرە لە یادکردنەوە ئەگەر ئیسێ نەکەین ئەگەر وەستانی نەکەین لەسەر ئەم جۆرە لە یادکردنەوە و بەرزاگرتنی ڕابردووی خۆمان لە ڕاستیە هەمومان زەرەر دەکەین ڕابردووی ئەم وڵاتە ڕابردووی هەمومانە بە هەموو باشە و خراپەکانەوە ئەبێ لە ئاستی ڕێزلێگرتنیا بین و ئەوەشی کە قابلی ڕخنەی بکەین بە ڕخنەی منطقی و بە ڕخنەی لۆژیکی بۆ ئەوەی لە داهاتوە هەڵانە نەکەینەوە کاک فازیل
ئەوەی ئێمە لە ئەعلامی دو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا بینیومانە کە باس لە ڕاپەڕین دەکرێت کە باس لە ڕەمز و بۆ نەتەوایەکان دەکرێت بە شێوەیەکی گشتی بە حیزبی دەکرێت مەسەن بۆ نمونە بنمونە ببێنەوە کە باس لە شۆڕشی ئەیلول دەکرێت پارتی دموکراتی کوردستان و میدیاکانی دەڵێم شۆڕشی پارتی بووە ئەگەر بەڕاستە و خۆش نێدە لە ڕێگەی ئاماژەکان و وێنەکان و ڕاپۆرتەکان و گوتارەکانی بووە بەو شێوەیە پێمان دەڵێت کە باس لە ڕاپەڕین دەکرێت تەنها ئەو ڕەمزە بە شێوەیەکی گشتی ئەو ڕەمزە دیارانە ئەهێنێتە سەر شاشە کە بە شێوەیەک لە شێوەکان منتەمین بۆ پارتی دموکراتی کوردستان ئەمەش بە شێوەیەکی ناڕاستە خۆ پێمان دەڵێت ژوورەنەری ڕاستەقینەی ئەم یادانایە لە کاتێکا خەڵکێکی یەکجا زۆر شەهید بوو لە کوردستانە کە نەی ئەزانێ حیزب چییە هەموو حیزبی کوردستان لە 10,000 چەند هزارێک پێشمەرگە زیاتر نەبوو لە دەرەوەی شاخە ئەوەی کە کردی خەڵک بوو خەڵکی بێلایەن بوو خەڵکی بوو کە بەشێکی زۆری سیاسەتی نازانی بەقەدەوەی ڕقی لە داگیرکردێک بوو کە ئازادی لێزەوت کردووە ئاور لەم جۆرە کەسانە نادێتەوە ئاور لەو پێکاتانە نادێتەوە کە ئەم شۆڕشیان کردو و خەڵکیی نەحیزبی بوون بەقەدەوەی بەردەوام دەموچاوی حیزبی لە یادی ڕاپەڕینە ئەهێنێتە سەر تەلەڤیزۆن لە یادی ئەنفالە بە هەمان شێوە يعني ئەمە هێمایەک نییە بووەوەی کە ئەم یادانە بەردەوام لە ڕێگەی بە منهەجی جیاواز و بەکاری جیاواز و بە ئالێتی جیاواز بە حیزب بێکرێ. کاکۆمێت من پێشتریش ئیشارەتم پێ کرد یادەکانی ئێمە ئەگەر سەیری لە ڕابردوو بکەین لەگەڵ ئێستا ئەتوانم بڵێم هیچ سیمایەکی حیزبی پێوە نەماوە بۆیە خۆشتر وایە بە ویژدانەوە باسی یادکردنەوەکانی ئێستایش کاکە پشکۆ ئیشارەتی نەدا کام مۆرکی حیزبی هەبوو لە یادکردنەوەکانی ئەم ساڵ و ساڵی ڕابردووی هەڵەبجە کام مۆرکی حیزبی پێوە بوو من حەزەکەم لە یادی هەڵەبجە بۆ نمونە شەوی 15 مانگ تۆ باسی ناوڕۆکی یادەکە بکە بۆت باسەکەم باشە بۆت باسەکەم فازی بڵێ بەرپرسی مەڵبەندیەکێک لەو بەرپرسی یەکەمیەکێک لەو دوو حیزبێک لە دەسەڵاتنێکێک لەوان تەلەفۆنی بۆ ئۆپۆزیسیۆن کردەوەرن بەیانی بۆ کۆبوونەوە باشە ئەوانن خۆیان کردەوە بە دەم سپێم یادانە ئەوان خۆیان کردەوە بە وەرسی ئەم یادانە باشان دیقەتی وتارەکان بە بزانە وتارەکان چیان تیاوترا بزانە وتارەکان سوپاسی شێ کراتیە بزانە شێ لە پێشەوە دانیشتە بوو بزانە ئەم نەوعە لە گرنگیدان بەلایەنێک و فەرامۆشکردنی لایەنەکانی تر چی ئەگەیەنێ کاک فازیجان مساعدە بکە ئەزانم من ئەڵێم وشیارە من یەک سوال لە جەناب دەکەم ئێوە بەیانی دەسڵاتن چۆن یادەکەنەوە ئێوە دەسڵاوە فەرزنە ئێوە دەسڵاتن پێم بڵێ یا چۆنەکەنەوە بەڵکو ئێمە نەیزانی بزانم یا چۆنەکەنەوە کاک فازیجان یادکردنەوە لە جیهانە لەگەڵان بەردەستن لە جوولەکان هۆڵۆکۆستیان هەیە ئەرمەنیەکان کارەساتیان هەیە باشمان لە کارەسات لە شێوەی بە شێوەی یادکردنەوەی لە هەڵابجەیە هەتا ئەم لە حزەیە کە من تۆ قسەکە نمونەکە بنە سەر هەڵابجە هۆڵێکی شایستە نیە بۆ یادکردنەوەی مەراسی ئەمە نیشەڵەم ڕاستە وایە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی تۆ ساڵە پێشنیار کراوە بۆ دروستکردنی هۆڵ کە نەکراوە من ئەڵێم ئەمە نەقشێکە هەیە مساعدە بکە بۆ برات کاکە هەڵوەسی من تۆ فەرقی زۆر پەرلەمانی نوێنەراتی خەڵکەکەی نوێنەراتی من و خەڵکانی کێشەکەی منیش وا قسەم کردووە لە پەرلەمان قسەم کردووە بەڵام من ئەڵێم کاکە پشکۆ ئەو یادانەی کە کراون جەنابە دەڵێ کێ لە پێشەوە دانیشتووە باشە کاکە ئاخر وەڵی ئەمە نازانم ئەمە باسیاتکردنەوە بۆ یادکردنەوە چۆن نەکرێت ئێمە تا ئەم لەحزەیە کە 24 ساڵ بەس یادێکی مەبەرانی هەڵبجاتی پەڕێ من باسیەکەم خۆت یەک پرسیار سیمای حیزبی بوون ئاماژە حیزبی بوون لە یادکردنەوەی هەڵەبجە ئەوکو نمونەیەژی بەرچاو کە باسەکەی لەبەرەوەی یادەکەی نزیکە و لای هەمومان یادی هەڵەبجە یادێکی گەورەیە بۆیە زیاتر محوری بەنامەکەمان داگیرەکە و دواتریش یادی ڕاپەڕین کە یادێکی مەزنە لە مێژووی کووردا کامەستیمای حیزبی بوون لەم دوایدەیە بە بەڵگە و بە دلیل و بە قسە حقەتێکی تاڵ هەیە ببیڵێن هەموو جارە دووبارەکەینەوە تا ئەم لەحزەیە هەرێمی کوردستان خاوەن دوو ئیدارەیە ئیدارەی سلێمانی هەرچیەک بکار ڕەنگی سەوزەکە بەبەریە ئیدارەی من باسی سیما حیزبیەکان کرێن لە یادە و بۆنەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان سیما حیزبیەکان وازەحە لە بەڕێوەبەری بەسەترین فەرمانگەی هەڵەبجەوە هەتا قایمقام هەموویان دیارن کارکتەری کام حیزبن ئەمانە دیارێکی ئاراستەیانەکە من ئێمە خۆمان ڕۆژگارێک لە لەگەڵ ئەمانە برادەرمان بوون ئەزانین چۆن ئاراستەکەن کاک فازیان جانای بەش ئەزانیت خەڵکی کوردستانی نەبڕاستیان نەزانێ ئاراستەکردنی ئەمانە دیارە لەشەوەیە گوێ لە برا بگرە من پێم زەحمەتە بەم شکڵە وەڵامی جەنابەت بدەمەوە لەگەڵ داوای لێبوردم لەبەر ئەوەی جەنابەت باسەکە بە ئیتیجایەکی ترا ئەبەی ئەگەر باز لە مەسەلەی دوو ئیدارە بکرێ ئەمە تایبەت مێزگەردێکی چەند سەعاتی ئەوێ ئێمە باز لە بۆنەکان ئەکەین بۆ بە حیزبی ئەکرێ کە من ئەڵێم ناکرێت باسی دوو ئیداری
يعني دو حزبي يعني إدارەی مۆزوعێکی ترە کاکە ئێمە وەکو پارتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە هیچ کام لە واقعەکانی خۆمان ڕامان نەکردووە بە شەڕی ناوخۆوە کاکە تۆ باسی دوو ئیداری بۆ منەکەی بەڵێ دوو ئیداری لە کوردستان هەبووە بەڵام من بە جەنابت ئەڵێم لە بەرچاوی هەموو بینەرانی کوردستان لە سەدا چەند مەسەلەی دوو ئیداری لە کوردستان کاڵبۆتەوە و چەند هەوڵ هەیە بۆ بە تەواوی بنبڕکردنی سیمای دوو ئیداری لە هەرێمی کوردستان کاکە ئێمە ڕابردوویەکی تاڵمان ڕەت کردووە لە هەرێمی کوردستان دوو حیزبی شۆڕژگێڕی ئیملاق لە شا خەباتمان کردو ئەم دەستکەوتە بە هاوکاری گەلی کوردستان بەدەستمان هێناوە ئێمە بمانەوە نەمانەوە بغز و ڕق و چینەیەک لە ناو دڵی خەڵکات دروست بووە و لە دڵی جەنابیشتا دروست بووە تۆ ئێوە بە عایلەیەکێتی بوون بۆ چیستا گۆڕانی کەواتە شتێک پاڵی بە تۆنا ئێمڕۆ یەکێتی نەبی لە هەمان کادا ئەو دوو ئیدارەیە ئەمە یەکێکە لە دیاردەکان کەوا ئێمەش ئەڵین هەبووە بەڵام ئێستا کێمە چەند وەزارەتی پێشمەرگەمان هەیە حەزەکەم زانم چەند دەستگای ئەمنیمان لە هەرێمی کوردستان هەیە چەند سەرۆکی هەرێم هەیە چەند سەرۆکی حکوومەت هەیە چەند وەزارەتی سەحە و پەروەردە و ئیلا ئاخیر هەیە ئەمانە کە مادەم لە ئەساسەوە تەشکیلەکەی بە شێوەیەکی عمومیات بۆ یەک پارچەی و یەک ئیدارەی لە هەرێمی کوردستان هاتووە پێویست ناکە ئێمە مجارێم قەوانە لێبینەوە بەڵام نادەم بۆی قسەکانم منیش قسەم هەیە کاکە من زۆر چاوەڕێی جەنابتم کرد ئەمانە باسێکن مەوزوعێکن ئێمە چەندین جار لە میدیاکان لە بڵاوکراوەکان لە تەلەڤیزیۆنەکان باسی لەسەر کراوە نە ئێمە وەکو پارتی وێکێتی حەشامان لێ کردو و شاردومانەتەوە نە لە واقعەکەی ڕاکەین کە ڕان ناکەین کە شتێک ئێمە پێی محتەرفین پێویست ناکات تۆ مجارێبی لێیتەوە ئەمە لایەنێک بەڵام کۆڵدان تر جەنابەت باشەوەیکی ئەڵێ بڕۆ بزانە چەند لافیتەی حیزبی لە هەڵەبجە هەیە کاکە ئەمە یعنی تۆ ڕێ لەوە ئەگری ئێمە باسی ئازادی تاکەکەین تۆ ڕێ لەوە ئەگری حیزبێک بچووکە یان گەورەیە من کارم بەوە نییە هاوسۆزی خۆی بۆ کارەساتی هەڵەبجە دەرببڕێ بەلای تۆ حیزب گەوریان حکوومەت کە حکوومەتێک لە ئاستی پێویست حکوومەتدانی بۆڵم ئەزانی بۆڵم حکوومەت گەورەیە لەبەرەوەی نوێنەری ڕاستەقینەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان خەڵکە ئینە حکوومەتە کە بۆ یەکان ئەڵێم حکوومەت گەورەیە حکوومەت گەورە عنی تەویلی ناوێت حکوومەت گەورەتر لە هەموو حیزبێ پەرلەمان گەورەتر لە هەموو حیزبێ و دام و دەستگای شەرعی گەورەتر لە هەموو حیزبێک بەڵام قسەی ئێمە لەسەر ئەوەیە ئەم یادە بە جیهانی بکرێ گەورە بکرێ بچوکی نەکەینەوە لەوەی کە بەلافیتەیەکی بچووک بێگومان بە حیزبیکردنە لە یادێکە بە شارێک هاتەیەپەڕی ڕەنگەکەن بە ڕەنگی خۆیان ڕەنگەکەن بە ڕەنگی خۆیان چۆن بە حیزبی ئازادی بیرروڕای سیاسی لە کوردستانەیە ئەگەر ئازادی بیرروڕای سیاسی لە کوردستان نەبوایە ئێستا تەنها دەسڵات لە کوردستان پارتیوێکی بیرروڕای سیاسی بە هەموو خۆی بیرروڕای سیاسی ئازادی بیرروڕای سیاسی ئەوە قسەی زۆر هەڵەگرێ ڕاستیە ئازادی هەڵسوڕانی سیاسی قسەی زۆر هەڵەگرێ دیارە چەندێ ئازادی هەیە دیارە چەندێ زمینی لەبارە بۆ ڕەساندنی هەلیەکویەکی بەس ئەمە دیانەی جەنابەت ئێمە لە مۆزوعەکە ئێمە باسی بە حیزبی بوونی یادەکانەکەین کاکە هەر باسێک باسی خۆی یانزەی ئازاری ساڵی ڕابردوو یانزەی ئازاری ساڵی ڕابردوو لە هەولێر یادکرایەوە باشە ئەوەنێ عەلەمی زەرد و سەوزمان بینی عەلەمی کوردستانمان بینی کە سەرۆکی هەرێم خۆی لەوێ بوو دوێنێ ئەو جێگری کە تەرشیح کراوە بۆ جێگری سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕۆژنامەی شەقەڵە ئەوسەر ڕۆژنامەی معتەبەرە ڕۆژنامەی ئەم وڵاتەنێ باشە ئەڵێ تا ئێستا دوو ئیدارەی هەیە تو بۆچی هاتووی لێرە بە مناڵی هەنگاوندرا هەنگاو جیایە واقع جیایە دوو ئیدارەی نییە کاکبازیت کات بە نرخە تەمەنی ئینسان محدودە یعنی ئێوە ئەتانەوێ وەکو خەڵکی وەکو حرمەتی زۆرم وەکو تاقیگەیەک ئەم وڵاتە بەکاربێنن بۆ تاقیکردنەوەی هەموو توانەکانی خۆتان لە خەڵکە کات زۆر بە نرخە نمونەی کاکبازیان نمونەی بەردە زۆرە نمونەی پێشکەوتن زۆرە نمونەی حازر زۆرە یعنی ئێمە ئەبوو ئێستا هەنگاوی گەورەترمان بنایە چونکە نمونەکان بەردەست قوربانیەکان گەورن هەنگاوەکان بچووکن کاکفازان پرسیارێک بارمەدی خۆت لە هەرێمی کوردستانە دیاردەیە کە نیگەرانی بەردەوام دروست دەکات سەبارەت بە حیزبیکردنی هەموو شتێک و لەوانش بۆ نەتەوایەتەکان ئەوەیە لە کوردستانی ئێمەیە حیزب بە شێوەیەک لە شێوەکان باڵەدەستە بەسەر ژیانی سیاسیە لە کوردستانە و بەسەر بڕیارە شتێکانە بەسەر بۆن بان نمونە بێنینەوە هەر لە شادەماری ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان ئاسایش و پێشمەرگە و هێزەکانی پۆلیس و هێزی چەکدار کە بنچینەی پێویستە بنچینەی هێزی نیشتیمانی و خەباتی نیشتیمانی و بەرگریکردن بە نیشتیمان هێزێکە حیزب باڵا دەستە بەسەریا ئینکاری لە ماکەیت
حیزب باڵا دەستە بەسەریدا وەردووە جارە دام و دەستگا گرنگەکانی ناو حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان سەرۆکی حکوومەت دەسڵاتێکی تەنفیزی هەیە بۆ کۆمەڵک مەسائلی کاریگەری بۆ نمونە بەس ئاسایشی سلێمانی سەرۆکی حکوومەت جاری پێشوو نەشیوان بارزانانی خۆی باسی دەوە کرد کە ناتوانێت فەرمان بە ئاسایشی سلێمانی بکە هەر وەک چۆن سەرۆکی حکوومەتی ئێستا ناتوانێت فەرمان بە ئاسایشی دهۆ بکە بە حیزبیکردنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستانە هەر لە کۆمەڵی قوربانیانی ئەنفال و هەڵەبجەوە کە ڕێکخراوێکن مەفروزە خزمەت بە بەو توێژە و بۆ خەکانە بکە کە نوێنەرایەتیەکەن حیزب دەستی تێخاوە حیزب لستی هەیە لە انتخاباتەکانیانە تا ئەگاتە سەر هەموو ڕێکخراوەکانی تر ئێمە چۆن باوەڕ بۆ بکەین لە کۆمەلگایەکە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە حیزبی دەکرێت پێشمەرگا حیزب بەڵا دەستە بەسەریدای هێزەکانی ئاسایش بە هەماشەوە پرسیارەکە ئەمەیە چاوەڕای چاودێران ئەمەیە لە کۆمەلگایەکە کە حیزب باڵا دەست بێ بەسەر هەموو شادەماری ژیانی گشتی ئەم کۆمەلگایە چۆن باڵا دەست نابێ بەسەر بۆنە نیشتیمانەکانە چۆن باڵا دەست نابێ بەسەر یادی هەڵەبجەیە کاکە ئومید من بەسەراحەت پێم باشە ئەوە ئیشارەت پێ بدەم وەکو لە سەرتاوە باسمان کرد ئێمە 15 ساڵە 20 ساڵە ئەتوانم بڵێم لە 2023ەوە بە فعلی ئێمە حکوومەت و ئیدارەمان هەیە پێشتر ئەوە حاڵەتێکی زۆر وەکو بڵێ نائاسایی بووە کە ئێمە پەرلەمانمان تێدا تشکیل کردووە و ئیدارە و حکوومەتیشمان تێدا تشکیل کردووە بەڵام لە پاش 2023 ئێمە مەجالێکی فراوانترمان بۆ دروست بووە وەکو حکوومەت کەوا مەجال یان با بڵێن دەرفەتی زیاتر بڕەخسێنین بۆ دەسڵاتی ئیداری لە هەرێمی کوردستاندا ئەم مەجال ڕەخساندنە لە پاش 2023 دەتوانم بڵێم هەموو دەسڵاتەکانی حیزبەکانی کێشاوەتەوە ئێستاکێ حکوومەت تحکم بەو دەسڵاتانە ئەکا ئەوەیشی کە جەنابەت باسەکەی من حەزەکەم ئەوە هەموو کەسێک هەموو چاودێرێک بینەران بچن سەیری ئەو هێزە بکەن کە لە کەرکووکە کە لە دەرەوەی کەرکووکە بزانە هیچ کەس زانێ من پارتیانێکێتیە بەڵام ئەمە جێشێکی کوردیە لەوێ بۆ دیفاعکردنیان لە منتیقەی جەلۆلا و نەخێر دوو پۆلیسە پردەگە لەم سەر ناوێکی تێ لەو ناوێکی پارتی لەو سەر پشکۆ عفوم کە لای هەنێک قودسە لای هەنێک دڵە یعنی ئەمانە شیعاراتی ڕابردووی سەرکردەکانی ئێمە شانازیشی پێوە دەکەین چونکە هەمووی لایەکیان هەر یەکە بۆ خۆی لە لای خۆیەوە هەوڵی داوە کەلیماتێک وشەیەک بەکاربێنە کە شایستەی کەرکووک بێ بارزانی و توێتی دڵی کوردستان ینی دڵی ئەمیلێ بالفعل مام جەلال لەڵێ قودسی کوردستانە ئەم قسەی مام جەلالیشە ڕەدێکی بەقووەتە بۆ ئەوەی عەرەبەکان بۆ داکۆکی لە قودسەکە ئێمەش کەرکووک قودسی کوردستان مساعدەتە بۆ بران بەڵام ئێستا مساعدەتە بۆ بران ئێستاکی ئەم شیعارەکی ئەیڵێت کاکە تۆ ئێمە با لەگەڵ ڕێزمە با وشەی ڕابردوو کە وشەی زمانی شۆڕژگێڕیشە ئێستا نەیکەین بە خاڵ بەسەر حکوومەتەوە بەڵام لە هەمان کادا ئەو شتانی کە جەنابەت ئیشارەت پێدا کاکە ئومێد لە هەرێمی کوردستان ئێمە ئەڵێن سیمای دوو ئیدارەیی ماوە بەڵام لەوەی کە گەورەتر دوو خاڵی زۆر گرنگەیە بۆی ئێمە هەم خۆمان بیزانیم خەڵک بیزانێ یەکێکیان ئەو سەبرەی کە ئەمڕۆ دەسڵات لە هەرێمی کوردستان بە تایبەت پارتی وێکێتی کە لە بەریان گرتووە بۆ نەهێشتنی ئەو سیمای دوو ئیداریشە ئەوەیە کە بەبێ گرفت بۆ وەکو بڵێ بۆ غەسلکردن یان بۆ فۆرماتکردنی ئەو تەشکیلاتانە ئەچن ئەمە واقعەکە کاکە من 3 ساڵە ئەندامی پەرلەمانم 30 ساڵە کادری پارتیم یعنی چۆن بتوانم ئەم 30 ساڵی فکری سیاسی و حیزبەتی خۆمە لە مشکی خۆم زۆر بە کورتی و بە یەک جملەیەک پرسیار و بە کورتی وەڵام بدیتەوە ئەگەر ئازیاد نەبێت پرسیارەکەی من ئەمەیە لە کوردستانێکە چاودێران و خەڵک ئەم قسەیە دەکەن لە کوردستانێکە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و دام و دەستگا گرنگەکانی ژیانی سیاسی بە حیزبی کرابێت حیزب باڵا دەست بێ بەسەریا چۆن یادکردنەوەی بۆنەکان نەورۆز هەڵەبجا ڕاپەڕین حیزب باڵا دەست نابێ بەسەریا ئایا مساعدەکە بۆ برات ئێمە 3 خاڵمان هەیە لە هەرێمی کوردستان کە زۆر باش دەکرێت ئەگینا وەرە بزانم وەزارەتی سیاحە کام حیزب دەسڵاتدارە بەسەریا وەزارەتی سەحە وەرە بزانم وەزارەتی تەربیە کام سیمای حیزبی زاڵە بەسەریا 3 نقطە هەیە لە کوردستان کە باسی لەکرێ یەکەم مەسەلەی مالیەیە دارایی لە هەرێمی کوردستان دوو مەسەلەی پێشمەرگەی 3 دەستگا ئەمنیەکانە ئەمە پێش هەموو کەسێک پارتی و یەکێتی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئیشارەتی پێداوە وە کاری بۆ ئەکرێ کە ئەم سیانەیش دەبێ زۆر بەزووی بەباشی دوێنێ گوێم لە تەسریحی وەزیری پێشمەرگە بووکەوە چەند خاڵێک ماوە بە تەواوی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە هیچ خۆی لێرا گرفتەکە یەک خاڵە بە بڕوای من گرفتەکە
گرفتان بام جملەیە جوابەمەوە یعنی مهمەکە ئەوەیە یعنی گرفتەکە ئەوەیە پارتی و یەکێتی زۆر بە جدی کارەکەن بۆ نەهێشتنی ئەم سیمای ئیداریە لایەنەکانی تو زۆر بەرایەن و مصیبەتەکە ئەم سیمای ئیداریە نەمێنی وڵام یەک تاقیبی زۆر کورد کاک فازریان پارتی و یەکێتی زۆرنەی پەرلەمانی کوردستانی بەدەستەوەیە سەرۆکی حکوومەتیان بەدەستەوەیە سەرۆکی پەرلەمانیان بەدەستەوەیە سەرۆکی هەرێمیان بەدەستەوە پێم ناڵێن ڕێگرەکانیان کامانن ئەم قسانە کاک فازی تخوا وەڵام مێرە ببوورە سپاس دەکەم ئەمە وەڵامەکەی لای خەڵکی کوردستانە من وەڵامەکەی لای خەڵکی کوردستانیشە بۆی وەڵام سپاس دەکەم وەڵام نەیتەوە چونکە خەڵکی ئەگەر ئەخر دایم بۆچی تخوا یەک جملەی تۆ هەموو عاملەکان لە بەردەستە کاک دوو کەلیمە ئەگەر بمبوری دوو کەلیمەڵێم ئەم دەسەڵاتانەی کە جەنابەت دەڵێ ئەم شەرعیەتە لە میلەتەوە پێمان دەران ئینقلابی عسکەریمان کردو میشم سوالە لە جەناب دەکەم دەسەڵات سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی پارلەمان جێگری پارلەمان سکرتێری پارلەمان باقیاتی وەزارەتەکان زۆربەی پارلەمانی کوردستان زۆربەی پارلەمانی بەغداشینی ئێمەیە ئەم شەرعیەتە بە ئینقلابی عسکەری ئێمە دەستمان کەوتو یان میلەت ئەم شەرعیەتە زۆرمان لەسەر چۆنەتی هەڵبژاردن لەسەر بەکاربردننی هەموو سەربەت و سامانی وڵاتە لە پێناو ئەم دوو حیزبەیە قبولمان کردو یعنی خاترتان کردوین خۆتان نەزان کە چۆن خاترگیدا کاک پشکۆ کاک پشکۆ ئەمەیە پرسیارەکەم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان ئەوەی کە نەقدەشی بەرچاوی بە حیزبیکردنی بۆنەکانەکە ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆن بایکۆتی حکوومەتەکە بایکۆتی یادی هەڵەبجاکە عشقی ئەو بایکۆتن بایکۆت یعنی ئەم هەموو بایکۆتە خەڵک بەکوێ گەێنێ و چاودێریکردنی دەسەڵات لە کوردستان بەکوێ گەێنێ کاک ئومێدجیان یەک شتێ لێرەیە بوون بە بەشێک لە خراپە یان هاتنە دەرەوە لێ ئێمە بێگومان هاتنە دەرەوە هەڵەبژێرین هەموو جارێ ئەوە مەبدەیەکە من ئەتوانم لێرە بڕێی خۆم بڵێم کە ئێمە لە نێوان خراپبوون و هاتن دەرەوە لێ دایم لێن دەرەوە ئەوە ڕێگەی بارمەتی خۆت ڕێگەی سێمان لە بەردەمانی ئەمە بۆ لەناو خراپبوون یان هاتن دەرەوەلی نەدەرەوەلی بەڵام کاتی یینە دەرەوە قسەمان هەیە ڕەخنەمان هەیە پرۆژەمان هەیە و بەردەوامی شەبین لەسەر کار و خەباتی سیاسی و مەدەنی ئەوە قسەیەکە یا بایکۆتکردنی یادی هەڵەبجە بایکۆتکردنی کۆمەڵی لەم نوعی شتانی کە تۆ ئاماژە پێکرد پەیامی گەورەی سیاسی تایە ئەوە بایکۆتەکەی ئێمە بوای کرد حیزبی دەسەڵاتدار دەیان پاس بگرێ بۆ هێنانی خەڵ بۆ بەردەم هۆڵەکە کاک فازیل ئێستا شانازی بۆکە خەڵک هاتووە من نەزانم خەڵک چۆن هاتووە خۆیان بە تەسریحی ئیعلامی باسیەکەن دەڵێن ئەوە کە سوکاری شەیدە خۆمان ئیتالیای هاتوو بەڵامیەوە ناو هەڵەبجا باسە لای خەڵک ئێمە بەشداریمان کردووە ئێمە بە شارازی گەورە بەشداریمان کردووە چونە سەر گۆڕە شەیدەکان تاجی غڕووینەمان داناوە بەبێ مزایدەیەک چونکە بەی خۆمان زانیوە یەک سوالی بچووک لە جەناب دەکەم بە ڕوخسەتی یەک سوالە کاک پشکۆ جەنابتان زۆر باسی بە حیزبی بوونەکەن چوار ئەندام پارلەمانی فعاری بزوتنەوەی گۆڕان لە ناو پەرلەمان کە خزمەتیان بەگشتی و بە عامی خەڵکی کوردستانە کرد کێشرانەوە بۆ کاری حیزبی ئەمە جەنابەت ناوەنێکی کێشرانەوە بۆ کاری حیزبی چوار ئەندام پارلەمانی فعالی بزوتنەوەی گۆڕان کاک فازلیانەوە ئشکالتان هەیە لەگەڵ تێگەشتن لە حیزب براکەم کاک فازلیان حیزب وەزیفەی خۆی باش وەڵام تێمەوە کاک فازلیان کاتێک کە ئەم بەڕێزانە ئەمە تەداخلی حیزب و تێقەڵکردنی ئەوانە نییە براکەم ئەم کەسانە حیزب ئامانجەکەی ئەوەیە خەڵک نێردە پەرلەمان لە پەرلەمانەوە بەرنامەی هەیە حکوومەت بێگومان بەڵام کاتێکە لە پەرلەمانە ئیش بۆ حیزبەکەینەکە کاتێکە لە حکوومەتە ئیش بۆ حیزبەکەینەکە من یەک نمونەی بەتەواڵێم دوێنێ بەرپرسی لەقی دوی پارتی لەگەڵ وەفدێکی کۆنگرێس هاتووە بۆ هەڵەبجە ئەو نامی کۆنگرێس و عەلەمی ئەمریکایانێ بۆ هەڵەبجە کاک فازلیان بۆ پارێزگاری هەولێر نەهێنا بۆ ئەندامێکی پەرلەمانی کوردستان نەهێنا بۆ وەزیری ناوخۆ نەهێنا ئەوروپاش حیزبی حاکم هەیە کاکە پشکۆ ئێوە ئەگەر بتانەوێ ئەمڕۆ لە کوردستان پارتی وێکێتی وەکو ئەو حیزبانە تعاملی دەرەکی و داخلی لە کوردستانە وەکو پاش ڕاپەڕین ئەمە کاتی بەرنامەکەمان تەواو کاک فازل زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێ بۆ گفتوگۆکردن بوو سەبارەت بە یادکردنەوەی بۆ نیشتیمانی و نەتەوەیەکان لە نێوان بە حیزبیکردن و بە نیشتیمانی بووندا بە میوانداری هەرێک لە بەڕێزان فازل بەشارەتی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی پشکۆ حەمە ئەمین هەڵسوڕای حەمە فەرەج ببورن هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ جەنابتان کە بینەری بەرنامەکەمان بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک زۆر بەخێر بن کە فازل